پارواز حوسێن ناوێت ببێتە قوربانی بێئاگای سۆشیال میدیا تووڕێ لەوەی خەڵکانێکی زۆر ڕۆیان بە زۆر شت هێناوە دەربارەی ژانی کە بوونیان نییە ئایا مڵکی هیچ کەسێکی بە ناوی خۆی کردووە و داگیری کردوێ ئایا هەر لە کوردستان دەمێنێتەوە پرسیاری خێزانیەکانی تاوەکو ئێستاکە وەڵام داوەتەوە ئایا بەنیازە وەڵامیان بداتەوە یاخود هەر بەم نهێنی دەیانهێڵێتەوە تەواوی زانیاریەکان لا کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. خانمی شۆخوشەنگ پەرواز حوسێن ئەو خاتونەی توانی هونەری کوردی تێکەڵچێشی هونەری عەرەبی بکاتن و هەناوبانگێکی زۆر بۆ خۆی پیا بکە لە پرۆگرامەکانی عەرەبی و وەروەها لە ناو کورد تا ڕادەیەکی زۆر باش توانوویەتی بە گۆرانیەکانی سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێ. پەرواز حوسێن لە ئێستادا تەمەنی نزیکەی 34 ساڵە لە قەڵاتزێر لەدایک بووە هەر لە تەمەنێکی زۆر بچووک. خێزانەکەی ڕویان لە شاری هەولێر کردووە. پەرواز تا تەمەنی ناوەندی خۆی لە شاری هەولێر بەڕێ دەکاتن و دواتر ڕۆ لە شاری سلێمانی دەکەوت و چەند ساڵێک لەو شارە دەژین و دواتر دەگەڕێنەوە قەڵاتزێ و لە کۆتاییشدا هاوسەرگیری دەکاتەوە دووبارە دێتەوە شاری هەولێر و تاوەکو ئێستاش لە شاری هەولێر دەژیتە. پەرواز لە ساڵی 2013 لە تەمەنی 24 بۆ 25 ساڵی بەشداری پرۆگرامێک دەکا بە ناوی عەرەب ئایدڵ لە کەناڵی تیڤ بەناوبانگی MBC. لە پرۆگرامی عەرەب ئایدڵ لە وەرزی دووەم ئەو خاتونە توانی تاوەکو قۆناغەکانی کۆتایی ئەو پرۆگرامە بڕواتن بەڵام هەموو خەڵک پێیان سێر بوو بۆچی دەرکرا لەبەرەوەی لە کوردستان پژگیریەکی ئێکجار باشی دەکرا و وەسەڵتێکی زۆر بۆ خاتونە درا بەڵام لە کۆتاییدا دەتوانین بڵێن بە پلەی پێنجەم یا شەشەم لەو پرۆگرامە دەرچوو بەڵام هەر ئەوە نەبوو. ئەوە گرنگ نەبوو کە یەکەم بێ یاخود دووەم یاخود سێەم، گرنگەکە ئەوە بوو ناوی کوردستان ئاڵای کوردستان لەو پرۆگرامە دەشەکەیەوە وەتوانی هونەری عەرەبی و هونەری کوردی تێکەڵاو بکاتن و گۆرانیەکان بە زمانی کوردی و عەرەبی لە لبنان لەو پرۆگرامەیە پێشکەش بکرێتن و کاوەش شتێکی زۆر سەربەرزانە بوو بۆ کورد کە کەسایەتێکی ئاوا هەیە توانیوێتی لەو پرۆگرامە بەشداری بکاتن و ناوی کورد ئاوا بەرز بکاتەوە. دەتوانین بڵێن پەرواز یەکەمین ئافرەت و یەکەمین هونەرمەند بوو تاوەکو ئێستا هونەری کوردی بە دووە لە عەرەبیەکان و دەتوانین بڵێن بە جیهانیش بناسێنێ و وا بکاتن عەرەبەکان گوێ لە گۆرانی کوردی ڕابگرن کە ئەمەش شتێکی خۆی لە خۆیدا زۆر سەربەرزانەیە. بۆیە ئەو خاتونەی تاوەکو ئێستا هاوڕێتی لەگەڵ چەندین هونەرمەندی بەناوبانگی عەرەب هەیە. پەرواز تاوەکو ئێستا چەندین گۆرانی و بەرهەمی جوانی پێشکەشی خەڵک کردووە هەم بە زمانی عەرەبی و هەم بە زمانی کوردی. خۆی باز لەوە دەکاتن پێخۆشە گۆرانیەکی بە زمانی عەرەبی بێتن و گۆرانی دواتری بە زمانی کوردی پێخۆشە لە هەردوو ئازدا خۆی ببێنێتەوە و تاوەکو ئێستاش ناوبانگێکی زۆر باشی بۆ خۆی پیا کردووە. ئەو خاتونە لە چەند هەفتەی ڕابردوودا تووشی کێشەیەکی خێزانی بووە. ئەمەش تاوی سۆشیال میدیا تەنێ و هەر کەسێک بە دڵی خۆی قسەی دەکات دەربارەی ژیانی ئەو خاتونێ و بیری بۆ چوون دەربارەی ئەو خاتونەیە دەڵێ. بۆیە لە کۆتاییدا پەروازخان چەند ڕوونکردنەوەیەکیدا دەربارەی ئەو بابەتە و تەواوی بابەتەکانی ئاشکرا نەکرد بەڵام پێی خۆش بوو کورتکردنەوەیەکی ورد بداتن و لە نوێترین پۆستیشی بازەوە دەکا سڵاو بۆ هەموو لایەک من نامەوێت بۆمە قوربانی بێ ئاگایی سۆشیال میدیا من لە هەموو کات و سات دەنگم دەبێت. دەمەوێت بڵێم زۆر بەداخم بۆ زۆرێک خەڵک کە باوەڕ بۆ دەهێنن قسە و باسی بێ بناما دەکەن کە گوایە پەرواز حوسێن بێوەفایە یاخود هەڵا یاخود داگیرکردنی مڵکی هەر کەسێک بێت داگیری کردووە و لەسەر ناوی خۆیەتی بابەتی لەم شێوەیە بوونی نییە. من ڕەنگە باجی زۆر دڵسافی و
بۆ وەفای خۆمم دابێت بەڵام سەبارەت بەو بابەتەیە کە هی من نەبێت داگیرم کردبێت. من هیچ کات شتی لەم هەواڵە ڕووی نەداوە. هەموو هەواڵانە دوورن لە ڕاستی. تکایە کە نەتوانرێت لە خەمی یەکدی کەم بکەینەوە، تکایە قسە و باسی بێ بەڵگە و بێ بنامە مەکەن. من هەمیشە لێرەم لە خاک و وڵاتی خۆم. تۆزێک بە ئاگا بن لە باوەڕکردن. لە چەندین ڕۆژی دابێت من بە ڤیدیۆ لە خزمەت خەڵکی خۆمدا دەبم لە پێناو دوو کچەکەم کە نامەوێت هیچ کات بەهەڵە لە من تێبگەن. پرسیاری خێزانیش تا هەتایە بە جوانی و بە شاراوی دەهێڵمەوە، چونکە من هیچ شتێک ناشرین ناکەم تاکو تەمەنم مابێت. ئەمەش نوێترین ڕووکردنەوەی دەربارەی خاتوو پەروازە. لەو بابەتە بازەوە دەکاتن کە بە هیچ جۆرێک ئەو قسانەی کە دەوترێتن دەربارەی ئەو خاتوونە کە گوایە مڵکی داگیر کردبێتن و بەناوی خۆی کردبێتن، ئەو بابەتە دوورە لە ڕاستی و داواش لە خەڵک دەکات لە جاتی ئەوەی کە یارمەتی بدەن و دڵنەوایی بدەنەوە هەڵدەستن قسە و قسەلۆک دروست دەکەن دەربارەی ئەو خاتوونەیە. هەمومان دەزانین قسەکردن هەندێک جار وەکو تیرێک وایە لە دڵمان دەچەقێتن و وەخەمەکەشی گەلێک زۆرە و بەبێ ئەوەی هیچ بنامایەکیشی هەبێتن و ڕوونیشی کردەوە. من هەموو کات لە کوردستان لەگەڵتان دەبم و هیچ کاتێک ئێوە جێ ناهێڵم. وەروەها دووبارە و سەدبارەی کردوتەوە ئەو خاتوونە دەربارەی ئەوەی کە دەربارەی ژانی تایبەتی خۆی قسە بکاتن و بۆ خەڵک ڕوون بکاتەوە ئایا چی بۆ چی نەبووە. ئەو خاتوونە بۆ چەند نەمی جارە ئەو پۆسە دەکاتەوە دەڵێتن من بە هیچ شێوەیەک تاوەکو تەمەنم مابێت ئەو بابەتە ڕوون ناکەمەوە. وەشتی خێزانی و شاراوەی هەر بە شاراوایی دەمێنێتەوە و هیچ کاتێکیش چاوەڕێ ئەو شتانە مەکەن کە من بێمە سەر تیڤی و شاشە باز لە ژیانی تایبەتی خۆم بکەم. و هیوادارین هەموو لایەک تەندروست و لەش ساغ بێتن. ئایا پێت باشە هەموو کەسایەتەکانی ناو سۆشیال میدیا ژیانی تایبەتی خۆیان بۆ خەڵک باز بکەن کە لە پێشوودا بینیمان زۆربەی کەسایەتی بەناوبانگەکان ژیانی تایبەتی خۆیان هێنا سەر سۆشیال میدیا و بۆ خەڵکیان باز کرد یاخود بەنهێنەیی و بە جوانی بمێنێنەوە. ڕای خۆت بۆ ماڵە کۆمنت بنووسە تاوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسە. وەروەها لایک و کۆمنت و شێر بینێتێتەوە. سەبسکرایبی کەناڵەکەم و بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن لە بیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا. هەموو کاتێک باشترینەکان ببینن لە کلیل میدیا.